بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سپاس و ستایش لە خوای گەورەکە لە ئەڵقەیەکی دی بەرنامەی زاراوێ قورئانیەکان بە جەنابتان شاد بووینەوە لەگەڵ جەنابی مامۆستا ئەسعەدی بەڕێز. دیارە لەو ئەڵقەیەش لە خزمەت یەک لە زاراوە قورئانیەکان دەبین کە زاراوەی ئەشورایە. جا حەزمان لێ جەنابەت سەرەتا دەست پێ بکەی کە وەکو پێناسەی شوڕا چییە لە قورئان چۆن باس کرایە. دەستەکانت خۆش مامۆستا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. والله مامۆستا یەکێکی دیکە لەو زاراوە گرنگانە دیارە وەکو باست کرد زاراوەی ئەشوڕا وەکو لەفظی شوڕا لە زمانەوانیدا شین و واو و ڕا بمعنای تبادل الآراء، يعني الرأي قورينوا قبل اتخاذ القرار. يعني أو الرأي شيهان يعني وكدري تاوتوي الرأي كان ذكريتن شيهان يعني أنسبوا أصلح تربي أو هل بجير دريتن ذا وكو بمعنى اللغوية كشي يعني وكدري إخراج الرأي دربي كما يستخرج العسل من الخلية. كو هنجين لناو شاني بآساني ديت در أو هالا يعني أو كساني كأهل شورانا بآزادي خويان ببيهي زغط زغوطك ببيهي استبعيتك الرأي خويان بو بري مرتاحي وآزادي ودرب برن أواني كدبنا أهل شورا أو للاني لغوية وديارة خوای گەورەش لە قورئانی پیرۆزدا و پێغەمبەری خوش صلی الله عليه وسلم هەم لە سیرەت و هەم لە فەرمودە شیرینەکانی ڕەنجیدا دایتەوە کە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ وأمرهم شورى بينهم یاخود دەفەرمێ وشاورهم في الأمر و لێرەدا هەر بە سیغەی ئەمرە ئەوجەلوێ یعنی زانایان دەفەرمون شوڕا یعنی لە ئوموری حکم و لە ئوموری دەسەڵات أو واجبة فرمان رواي مسلمانان يعني شورا بك بو كساني كمواصفاتي شوران تيدا أهل شورانا في وستا أو لسري واجبة زلو يزاني دا فرم لسر حاكم أموري أمة واجبة بلام لبو أموري فرد سنته يعني كابرا لبو مناو عائلو كلاني يعني فرد أو سنته. فبيغمبري خواش صلى الله عليه وسلم وكل غزاي بدر لو سنتي يعني لهندك أمر هي مشينا كابرا هر علمي لبارونية ناكوي تبابي ولا تقف ما ليس لك به علم. مثلا لو نمونا كابرا هر علمي لبارونية أو سفر إذا كباش يعني خرابة راست يعني مشينا هتا لا أموري خوشت أجر وبيتن كاتو هيت علم لباريش تشي نبيتن مشورت نكردن و برس نكردن ومشينا بكيت يعني بجوري موقفك يا مزار دبينا غوري اگر نيزاني تشكو خواده فرين فاسالوا على ذكر كنتم لا تعلمون في ويستا يعني وبصيغه امر دفرمي برشار كان نتانزاني راست يعني ك نيزاني لشتيك دا اول سري في ويز دبيتن كوا از مشورات بكاتن زانياري لو بابتي ور بقريتن جاء بيغمبري خواش صلى الله عليه وسلم وكل سيرتي يعني لجياني مبارشي شوراي أنزام دا وكل غزاي بدر لغزاي أحد لغزاي خندق أوانا يعني تندين لا أسير كاني بدر يعني آياتيان اللي يبكينا وأسيرانا أو ببرسي بأصحابك رأي إمامي أبو بكر إمامي عمر أصحابي ديك كواتا پیغمبری خوا صلی الله عليه وسلم كأمر كرديا ياخذ فرميتي شورا بكن لما كاتجدا يكم كذبه بخوي كذب زي كرديا يعني او وكو مقدمكو جرينجي درباري اهميته شورا زق زناب ما وصلت كتابي والله ما وصل من او اتاك
والذين استجابوا لربهم وأقاموا الصلاة وأمرهم شورى بينهم ومما رزقناهم ينفقون. كتماشم كلا تفسير كان سرنزي مفسراني زور راتشيشا لسلوي جواب اشتشي بدنه مسألة الشورى مسألة قشتي وأمور عامة لو لما بيني نويش وأقاموا الصلاة ومما رزقناهم ينفقون كزكاة بخشين لبينا إخوائي قولا لو لما بيني أو دوي باس كده أو مفسر كان هريتي بلانا شي لو يتسوى يعني حكمتي خويت هذا عندك فرموت يعني لو يبريتن كا هر وكو إقامة الصلاة وإيتاء الزكاة نيجو زكاة واجبة شوراش واجبة يعني أمرك إخوائية وشي زنابد باست كرد وشاورهم في الأمر أمرك إخوائية بتايبتي لو كاتاني كوا حاجت لبو الشوراي زياتر دبي أمركش تأكيد تردبي توا حاجتك كباس كرد زنابد مثلا لفرمان رواي أمور عامة جنگ دەست پێکردن و جەنگ نەکردن و شتێکی عامە پەیوەندی بە هەموو خەڵکی ئەو وڵاتەی وێ لۆی وا باشە و فەرمانڕەوایە وەکو لە خۆڕا ئەمر دەرنەکە مەشوەرەت بکە بزانی لۆی مەسلحەتی ببینیتەوە. ماوەسا نقطەك هەیە زۆر مهمە لە مەسەلەی حاکمی لە فقهی ئیسلامی عولەما باسییان کردیە تەسەڕوفی حاکمی هەڵس و کەوتی بڕیاردانی دەرێن منوتە بەستراوەیە بە مەسلحەت نەک بە تەشەهی يعني حاكم لو ويستو حزي خوي نابي بالريارة بدا بري والله با أو بالريارة لروي بارا ومعاشة أو هابي أو بالريارة لروي زنقة أو هابي دبي تماشاي مصلحتي مسلمانان ومصلحتي ولاتكي بكات سي مصلحتي بي أو إلى سروازب دبي أو جاجار أو لقدانا وي مصلحتي بيك كسي دكري دبي أهلي خبرة مشورات بي بكات دبي لخلشي ببرسيتن بزانا الرأي كان وشي جناب قلت تاوتوية بكاتن بقاته باشترين الرأي لو أو مصلحتي ببينيتوا إذا لو آياتي هندك لعلماء فربويتيان مسألة إقامة صلاة نويش ما بين إنسان پروردگارية مسألة قلبية مسألة زكاة مسألة مالية مسألة مشورة مسألة اجتماعية وهندق لمفسرين فرمويتيان لو أوي بريتن كمشورات بس شتك نية تايبت بي بحكم رانا سوكا أو بسياري بكي أو مشورته وشوراه هر لبو مسألة حكم دا صلاة نخير لمسألة شخصية كانش خواهي قورهان ما عنده ومشورات بكي لو كسابة شيدتي برز بكسانة بكا كبيشتر لنا وكسابة بوينة لو هيتوشي زرر نبي لو جن خوازي شيدتي برز بكسانة شبكة كلو مالي شارزانة كاتلو أموري شخصي خوشمان زور ما بيوز بويا الرأي ورقرين كتاب يقدسي لا شوينة شي دخينيتن أو زاد ويا بشيمان دبيتو ودري والله بمزاني بالو زي نم دخين إسا ونيا لأهل كسا شي برسبو شوينة دا تشوبي أو إشي أو كرد بيتو يعني إسا واقعي ولاتي خو معنا وهاي خلقت شي زور مثلا لخين دري أم ببيرم دي سطوبيس كسبون لكل ما وصاقوت چەند کەس بە ڕغبەتی خۆی هاتیە تقریبا 20 کەس دەستی برند کرد 100 کەس دەستی برند نەکرد ماشاءالله زۆربەی واقع کولیات ئەو هەیە پاش ساڵە کە دەستەنا کولیەکەی 2 ساڵ ڕغبەتەکەی دەبینی لەسەر نییە ئەگەر پێشتر ئەتوو مەشوەرەت بکەی برێکاکە وەزعکووە لە ئاخیری چم لێ دێت چ دەبی چ نابی طبعا فەرق دەکاتن ئینسان دەتوانی ڕەئیە ڕاست و سەوابەکەی بداتن راست والله ما مستأمن عفوا اشتكت معي خير فرم والله ما مستأمن يعني اشتكيها يعني أما زور زاران كوري خو من بقربانك تي عالمي ذكي وكم سلمان مبسنا يعني أجبين تمشاي شورا بكين وتمشاي لمقابل ذاك غرب اشتكي دا هنا وكو ديمقراطية جیاوازیان يعني جیاوازی نێوان شوڕا و دیموکراسیەت يعني جیاوازیان زۆرە لە بۆ نمونە شوڕا مەرجەعەکەی وحیە ئەوە ئەمرێکی ئیلاهیە ونیە وەکو ئاەتێکە جەناب باست کرد بەڵام دیموکراتیەت مەرجەعەکەی ئەوە هیچەوە لە غەربەوە هاتیە و سەرچاوەکەش يعني شعبە لشعب وقرار وردقريتن وهروها شورى نابي مخالفي هيتس نص شي إسلامي بي
وكو قرآن وسنة لا اجتهاد مع النص ونيا لا اجتهاد مع النص نابي شورى يعني مخالفين نص ناكاتن بلام ديمقراطية زاري واهي حرام شي حلال دكا حلال شي حرام دكا يعني او مخالفي دين اسلامي شو كوملغي مسلمان كوملغي مسلمان شا كتي كابرا مسلمان وادعاء ديمقراطية دكات يعني هو براسي وشيشك شي ديكيا جا استا لبو نمونه ذكري يعني لا تحريم الزنا حرامتي الزنا فاي يقول ما باريزي دول روتان يعني دول روي بينراني بريس يعني او ذكري بشهور حلال بكري اشتي على نيه كواتا يعني او يكشي ديك الذي اوازي كان غايه شورى حكم خوايا بلام غايه ديمقراطيه حكم شعبه يعني وشورى مش اگر هبي چون كان قسل سره هي او حكمي حقيقه حكم الشعب هي يعني حكم كوملت هندق لزانا زمان مصر هندق لزانا دفرمون ديمقراطيات ديكتاتوري مقنعه ديكتاتوريته بلا خلشها قناعات فيه هنا بابل جيتس درين لبون نمونه 5 زائد 1 حكمي 5 ناقص يشي دكا افاي ليدي واه منيا زهر او 5 زائد 1 لو حفتشي ديكا دغوري يعني او براسي او يك الشيشكاني ديمقراطيه يعني زلوي غايه شورى حكمي خواه وكيدي حكمي شعبه اجر او يجو شي باسد كل اجا هبيتن اما الشورى وكم مسلمان بعبادتي تيدغين ومسؤوليتي شلسر اهل شورى دين سري كأهل شورى تشينا أجد زنابت إشارة شيء بيبدي يعني بس أوي كشورى وكو عبادة وكو برسيارتي ومسؤوليته وبلام ديمقراطية نق عبادتنا آليتك لو سياسة أو زاري واش هي أو آلية لبو أمراض شيء زور خرابيش بكار ده هندريت خايق برا فنام أمدات زي ما مستوى بيم خوش قال سر يعني أهل شورى يعني شرط كان يعني أجر والله ما صديارك أو كسانيك مشورتي عن بيدا كريتن دبي مرزي خوان هبيت مراسي وانيا لو هم كسك ناكري مشورتي بيدا كريه كم مرز دبي أو كسا أهل علم بي لو بابتي دبي زانستي بيبي وانيا لو الأخوة يقولون فرميتي ولا تقف ما ليس لك به علم إنسان نابي بدو اشتشي دابسي وقسل باري اشتشي بكاتن كزانستي بينيه هتو مشورتي بيبكي وعلمي لباري وبابتي بينا بيتن بتزهل كنا فري وامان هي لهم بابته شي زوابه شي هردا داتوا ساتشي هردكا قلت بزاني او اهل علم لو مساله وهل وها اهل امانتي يشبه يعني لبروي انسان او امانته لسرشان كسكت بيدا قوتري وكو خوي جواب الداتوا كاكا من لقى فلانا كسي دميتي كلب مشاركات يجيب كم او كسكوا تبي وكو خوي جواب بداتوا بأمانة ودواش قسكي نجيني تو حديث بيغمبري خاص صلى الله عليه وسلم المستشار مؤتمن تبي بأمانة وبيجاني وأمانة يجبي دواك قسكي نجاتو كسشي سوك دواي أو خلق جيلي بيتوم شي نتزورك لا عداوة لما بيني أو كسانة دروز بيتن أو زاو مسألة زور مهمة يعني أو كسي وكو خوي جواب بداته أهل بيلو أوي كوا حقيقتي بريتن ودوايش يعني يكلا بين نبي يعني أو كسيك أوي بيدر أما كسك والله بس لا أنا شي قرت يهورد ولا مسألة كي نابي كاتب سيارة شي ليدا كي لباري ومسألة أو راس يكيتي لا أنا إيجابي كي أو لا أنا سلبي كي وكو خوي أو شتيرون بكاتوا يعني أو جرينجا كأو كسا أو أهلبي كوكو خوي روني بكاتوا وغيري واش براستي ما وصى دبي بزانين أهلي شورى وأهلي مشورة أصل أبي أهلي دين من الأصل ده أهلي دين من يعني أهلي فسق وفجور جاي لوين هي لبرخاطري مصلحتي خوي بنا حق جوابت بداته خوي قوراء ما باريزيت أو جنابت أجر براستي مثلا فوائدي
شوڕای بکرێ باز بکەین سوودەکانی چییە کە ئینسان مەشوەڕەتی بکاتن. وڵام ئەستا وەکو جەناب ئیشارەت پێدا وەکو يعني ئەهلی شوڕا ئەوە لە پاش علم و عەدالە و يعني حکمت و خیبڕە و ئەوانە کە ضرورە. خاڵێکی دیکە ئیستیقلالیەت سربەخۆبوون نەک تەبعیەتی هەبێتن ئەو کەسە کڕین و فرۆشتنی پێکراوی ونیا وەکو ئیزافە لە قسەکانی جەناب فەوائیدی شوڕا وڵام ئەستا يعني یەکەم تحقیقی عەدالەیە چونکە وەکو لە پێناسەکەی باسمان کرد ئەو ینی شوڕا بریتیە لە هەڵبژاردننی کامە ڕەئی باشتر و گونجاوتر و مەسلحەتی زیاتر تێدایە لە بۆ خەڵک لە بۆ کۆمەلگا نییە ئەوە ینی تحقیقی عەدالەیە و هەروەها گەشە پێدانی فکری شەمامستە یعنی ئەهلی شوڕا کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە سەردەمی خۆی مەشوەڕەتی زیاتر وابووە لە بۆ مسلمانان بە گشتی بووە وەی کردی هەموو مسلمانێک فکر کاتەوە ینی کەواتە عملیەی تەفکیر بە قووەت دەکات ونیە ئەوە خاڵێکی دیکە و سوودێکی دیکە. خاڵێکی دیکە کەمکردنەوەی هەڵەیە ئەتوو ئەگەر مەشوەڕەتت کرد چیهان ڕەئی باشتر بوو وە دەکەی کەمترین هەڵە دەکەی لەو ئیشە و لەو پرۆسەی. خاڵێکی دیکە و سوودێکی دیکە هەستکردنە بە مەسئولیەت و بەرپرسیارەتی لە بۆ نمونە کە جەنابەت پرزبەیەکەشی دەکەی ئەم پرزبەیەکەشی دەکەم ئەو کەسە هەست بە مەسئولیەت دەکات چیهان ڕەئی ینی مەزبوط و باش و چاکبی ئەوی هەڵدەبژێری و دەڵێتت. سوودێکی دیکە و کۆتا یعنی هەر ئیطاعی خوا و پێغەمبەری خوایە فەرمانێکی خوای گەورە جێبەجێ دەکەی فەرمانێکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سنەتی پێغەمبەری خوا زندی دەکەی و عليه الصلاة والسلام. وڵام ئەمسا پێم خۆشە ینی ئەوە بە کورتی ینی سوودەکان بەس ئەگەر جەنابێت ینی هۆکاری نەبوونی مەشوەڕەت ینی دەبینی کەسانەکەیە ئەوجا لە ئاستی مەسەلا حکمڕانیبی لەسەر ئاستی وەکو برا گەورەک بی یعنی هۆکار چییە ناگەڕێتەوە خوارە خۆی مەشوەڕەت ناکە ڕێئی ئەو کاندیکە وەرناگری یعنی ئەگەر چیش بوو خێسەرە و بابەتەی یعنی ئەمە دەبی بزانین مسلمان مادام مسلمانە دەبی بەڕاستی ئەوەی وەکو عیبادەت وەرگری وشی جەنابیشت باس کرد و وەکو شوێن کەوتەی سنەتی پێغەمبەری وەرگری صلی الله عليه وسلم. أبو هريرة دەفەرمی ما رأيت أحدا أكثر مشورة من رسول الله صلى الله عليه وسلم نمديتي كس عند مشورتي بكاوشي بيغمبري صلى الله عليه وسلم يعني تماشيك أو بيغمبرك مؤيدة بوحي أو بيغمبرك لا أكمل العقله لهمو إنسان شي عاقل ترو تيجيشتي ترو لخوانا أسترو بتقواتر ووحي شي لو دبزي لهمو كس يعني أبو هريرة طبعا جيالة باش بيغمبري صلى الله عليه وسلم زور جيالة وانيا أو زفر كسم هندي وينديت يا مشورتي بكاتن لو تسلو يبيت سنتك لباشا خوي خەڵکی چاوی لێ بکاتن مسلمانان چاوی لێ بکەن ولا مقابلی ویش ئەو کەسێک کە مەشوەڕەت ناکاتن سنەتی فرعونیە سنەتی مەشوەڕەت سنەتی محەممەدیە صلی الله عليه وسلم سنەتی ئیستیبدادیش سنەتەکی فرعونیە فرعون چی گۆ ما أريكم إلا ما أرى وما أهديكم إلا سبيل الرشاد هەر ئەوی ئەمن دەبینم هەر ئەوە ڕاستە و ئەمن هیدایەتان دەدەن لە بۆ ڕێی ڕاست ئەوەش لە چ ڕادێتن هۆکارەکانی خوای گەورە بمان پارێزیتن ینی گەورەتری هۆکاری ئەوەیە کە ئینسان وەخۆ معجەب بوون بە ڕێی خۆی معجەب بوون خۆ لێ وەکو برێ لە خۆ هاتنە دەر بەوەی کەوا حساب نەکەی کاکە منیش فکر دەکەم بۆ کەسەکەم وڵا بە هەڵەدا دەچم لە خۆی دەگۆڕێ خۆی بگۆڕێ بە هەڵەدا دەچم لە شتێکی ئەمن ناپێکم لە شتێکی کەسەکی لە من زۆر موچینە بەسیت تربیتن تەمەنی کەم تربیتن لەوەی ئەو دەپێچیتن. الإمام عمر أهلي جنزي مشورات بيدا كرد يفرموا لحدة عقولهم لبرو بيريان تيجا أو أم بيريان تيجا مشينا أو أقلي بس هم عندك شتي هذا الشيء أو عندي أقليان بسردان شيء راست أصل أبيات بأهلي خبرة وبأهلي تجربة ذكي بلام نابي خلشيديش إهمال بكي
لە کاتی پێویست و لە بۆ شتی پێویست ئەزخوای گەورەمان پارێزی کە پێمە ساسنج باز دەکاتن یەک لە فیتنەی ئینسانی مسلمان ئەوێ و ئەعجاب كل ذي رأي برأيه معجبی بە ڕەئی خۆت و هەر بە خۆت و غەیری خۆت نەخینەوە ئەوە سەبەبەی گەورەیە و خوا نەخواستە مەسەلەی کیبر خۆ بە گەورە زانین کابرا وەکو پێمە ساسم دەفەرمی الکیبر بەطر حەقی وغەمط الناس بە چاوی سوکت سیرکردنی خەڵکی زای خەڵکە هیچ نازانی و زای خەڵکە عەقلی بەسەر هیچ داناشتێتن لە دەوروبەری خۆی ئەویش لۆ زاروەیە لە خوارێ لە بەرامبەرەکان بە پێی پێویست نوسحیان نییە هەیەک لە واجباتی خەڵکی بەرامبەر دەسەڵاتداران بەرامبەر بە گەورەی خۆیان نصحە هەتا برێ لە مؤسسەچی بەرامبەر بە گەورەی خۆت لە دائیرەکی بەرامبەر بە مدیرەکەی خۆت ئەوەیە کاتوو نوسحی بکەی ئامۆژگاری بکەی بە دڵسۆزی ڕێی پیشاندەی ئەوی حەقا پێی بگەینی ئەو خەڵکەیە کە ئەو شتیان نەبوو ئەویش وا لە خۆی دەگۆڕێەوە دەزانی هەر مەدحیان کرد و هەرگوتیان ئیت و ڕاستە لە ڕاست و لە چەوت هەر برێن ئەت و ڕاستی ئەویش ئاخیری دیکتاتۆرە دروست دەبێت دیکتاتۆرەشی دروست دەبیت و هەر بەڕێی خۆی دەکات و خەڵکی ناخینتەوە کەسانەش هەنەوە تێدەگەن ئەگەر مەشوەڕەت بکەن ئەوە نیشانەی زەعیفیە بە هەڵەدا دەچن یانی دەرێ ئەمن دەبی مادام لێرە کار بەدەستم بەڕێوە بەرەکەم سەرۆکەکەم دەبی قسەی خۆم هەبوو لە قسەی خۆش قەت پێشەیمان نەبوو ئەگەر نابە عالم نەرێ زەعیفە و لە ڕێی خۆی پەشیمان بوو نا ئەوە زوعف نییە گەڕانەوە لۆ حەق زوعف نییە وەکو ئیمامی عومەر وەصفی دەکەن کانە وەقافا عند کتاب الله زۆر بە ئاسانی و بە سەریع ڕادەوەستا کاتێک کە باسی کتابی خوای گەورە دەکات شوراژ ئەمرێکی قورئانیە ئەمرێکی قورئانیە کابرا حەقەکەت پێ دەرێ لە حەقی بێ تەکلیفترین شت ئەوەیە کە برێ وەڵاهی ئەتوو ڕاستت کرد لەو مەسئلەیە قسەکەی جەنابەت ڕاستە بەس ئەگەر وەنەرەی دەبی هەر بینی و ببەی و بڕۆی و بچی پینە لەو ڕێی خۆت بکەی ئەوە کە ئینسانی تووشی زۆر مەسائب دەکات خوای گەورە هەموو لایەکمان بپارێزیتنی زەمان سەیانی هەر ئیزافەتەن لە قسەکانی جەنابەت کە ئیمامی شافعی بەو هەموو علم و زەکاوەتەی خۆی فەرموویتی ڕەئی صواب يحتمل الخطأ جوانە ورأي غير خطأ يحتمل الصواب يعني أو زۆر مهمە دوای ئەوانەی کە ئەتوو شوڕایان پێ دەکەی ئایا دژمنتن یان سەدیقتن ونیە ئێخۆ ئەغلبی ئەوەیە ئەمە کە شوڕان پێ دەکەین سەدیق و دۆست و نزیکن ونیە ئەنی کەواتە ئەنی زۆر گرینگە ئەمە بە چاوی دژمن تەماشای ئەو کەسانە نەکەین کە قسەیان وەردەگرین هەتوو هەلا دۆستی خۆت وەردەگری ونیە هەر لەوانی حساب لە دژمنەکەت هەر ناکەیت یعنی دوایێ شوڕا ئەمە ئەگەر بین هەر یەک لەمە تەماشای ژیانی خۆمان بکەین ژیانی ڕابردوومان هەڵەمان نییە ئستا ئەمە هەر یەک لە خۆمان تەماشای ژیانی ڕابردوومان بکەین بژمێرین کۆمەڵک هەڵکمان هەیە بڕیارمان دادەین ونیە ئەو بڕیارانە بە خۆمان دایتمان هەڵەمان کردیە کەواتە یعنی ئەوە وەی کردیەکەوە پێویست دەکە ئەمە لە ئیش و کارەکانی داهات و شوڕا بکەین لۆی کەمترین هەڵەکانی ڕابردوو ئەنجام بدەین زمان سەیانی یەک لە باشیەکانی شوڕای یعنی زۆر مهمە دەرێ غونمه لەک وغڕمه على غەیرک کو ئەتوو ئەگەر ئیشەکی بکەی غەرەتکەی مەسەن کەسابەتە کرد دەفتەرەکەت زەرەر کرد هەر دەوروبەری خۆت و مار و مندارت دەرێ کاکە ئەتوو ئەویشت کو کرد ئەوەت بە نەزانی کرد بە تەنێ ئەگەر بڕیارەکەت دابی قسە دێتەوە سەرێ وانە ڕاست ئەگەر قازانچکەی دەستخۆشی لە تو دەکرێت بەس ئەگەر ڕاوێژت بە خەڵکی کردبی ئەگەر قازانزت کرد دەرێن دەست خۆش بی وڵی ئەو ئیشەکەت کرد تێدا سەرکەوتوو بووی چاکەکەی لۆ خۆت دەگەڕێتەوە ئەگەر زەرەری شت کرد مەشوەڕەتت کردبی دەری وڵی کاکەم پرسم بە فلان و فلان و فلانی کرد ئەو چەند سارە لە ناو ئیشەی نەگوتیان ئیشەی بکە باشە عالم هەموو ئەنجی لۆمەی ئەو شخصانە دەکاتێن ئەوکو ئەو ڕێیان بە تو پیشاندە ئەو ڕێ بەس ئەگە بەتەنێت کردبی لۆمە بەس دۆتێ سەرە خۆت ئەو جاری وایە ئەو کەسە تحملی ئەو لۆمەش ناکاتن تحملیش ناکاتن ئەوجەوە هەتا لە ئومورە گەورەکانیش ئوموری سیاست ئوموری حکومڕانی هەمووی وایە یعنی یەک لە فائیدە گرنگەکانی دیکە شوڕاش ئەوەیە مەوسە ڕەئی عام دروست دەکات زاروەیە بەس لۆ ئەوەیە خەڵکەکە بێتە سەرڕەیەک یعنی مەسەن حکومڕان بە تایبەتی کە پێویستە لە زۆر حاڵەت مەشوەڕەت بکاتن ئەو مەشوەڕەتە لۆ ئەوەیە کە
ئەتوو لە منەظەمەچی لە ڕێکخراوەچی ئەو هەمووی مؤسسەیە لە حکومڕانی برێ هەتا دائیرەچی هەتا هەموو جۆرە شوێنەچی کەوا ئیدارەچی تێدایە لەو مؤسسەیە کە ئەتوو مەشوەڕەت دەکەی ڕەئی دەگۆڕیەوە بەرەبەرە خەڵک دێتە سەر ڕەئیەکی ڕاست کا ئەتوو برێ وڵی بەس قسەی من جەمعەکیش لێرە دانیشتێ لەگە قسەی من نییە ئەو ئیشەی من سەرکەوتوو نابی ئەو ئیشەی من پاڵپشتی نابی لەلایەن خەڵکیەوە ئەوە زۆر خراپە ئەوە زۆر نمونەشمان لەسەرەوەی هەیە بەڵام کاتێکە تو مەشوەڕەتی خەڵکەکەی دەکەی کاکە قەناعەتیان پێبینە ڕەئیەکەی خۆت بەرەبەرەوە لێ بکە بەلایانی کەم زۆرینە بێنە سەر ئەو ڕەئیە مهمە خاڵێکی کۆتای چکۆ دەرێن کاتان نەمایە یعنی لەوانەیە هەندێک کەسێ پرسیار بکە برێ باشە لە سەردەمی پێغمبەری خوا صلی الله عليه وسلم لەبەرەوەی کەم بووینە پێغمبەری خوا مەشوەڕەتی بە ئاسانی پێکرا بەڵام لە سەردەمەکی وەکو ئێستا مسلمانان زۆر یعنی ئەو مەشوەڕەتە زەحمەتە ئەمە لە لامان وەکو زانایان باسییان کردیە ینی لامان ڕوون بیتن ئەو بابەتە شوڕا وەسیلەیەکی یعنی متغیرە دەکرێت گۆڕانکاری بەسەردابێ ئالیەتی شوڕا دەکرێت گۆڕانکاری بەسەردابێ ئەوە نییە یەک شێوازی شوڕا هەبی و فقط إلى قیامی ساعە هەر بەو جۆرێبی جاری وا هەیە ئەتوو ئالیەتەکەی دەگۆڕی بە شێواز و سەردەمە کەوا لە بۆ مەسلحەتی لەنی لە بۆ ئەو سەردەمەی گونجاو بیت ئەگە شتەکەت مابی مامۆستاگەنا ئەوزام کاتمان خلاص بووە پاداش داتە وڵای تەمانەوە قورئان ڕێنماییە لە بۆ هەموو ژیانی ئینسانی ئەو مەشوەڕاتەش لە ژیانی تایبەتی و لە بۆ ژیانی گشتیش گەورەترین قازانجی تێدا لێ خوای گەورە ئەمەی ڕێنمایی کردیە و بەو شێوەیەکەوە پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام تەطبیقی کردیە خوای گەورە هاندەرمان و هەموو لایەکمان کەوا بەو شێوەیە ئەمە بجوولەینەوە لە کۆتاییدا لە خوای گەورە دەپاڕێینەوە کە لێمان قبول بکا و لەسەر قورئان کۆمان بکاتەوە ئین شاء الله صلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم